هەروە خۆشتان ئاگادارن ئەمە ئەوەڵ جار نییە کە حکوومەتی ئیمریکا هەڕەشە لە ئێرانەکە بە بۆنەی مەسائلێکەوە کە شاید کەم واقعیەتی بێ ئەوان مەسلەی هەستەی و مەسلەی بەقەوەتبوونی ئێران و حمڵەی بە ئیسرائیل و ئەو حساباتە فرەتر ئەگرنە نەزەر و گرتویانەتە نەزەر ئەمە هەیە وەلێ ئەساسەکەی ئەمە نییە ئەم هەڕەشە و گوڕەشانە فرەتر ئەوەیە کە فشارێکی حەدە ئەکسەری بێنن ئەوە سەر لەلایەکۆ بەم قسانە و بەم نامانە و ئەو ئەدەین لەو نقطانە و ئەوەی نەبەراکردی ئەتۆمی و ئەوە ئەدەین لە سپای پاسداران و ئەم مەوزوعانە کە خۆشتان و خەڵکی تەواوی دنیا بیستویانە مرەتەب ئەم مەوزوعانیە کردووە سۆتران بەڵام ئەساسەکەی هەر وەک هەر بازاڕیەک هەر مامەڵەگەرێک خەریکن بە یەکۆ مامەڵە ئەکەن سات و سەودا ئەکەن قسە لەسەر ئەوە ئەکەن کە کامیان بتوانێ بە ئەو مەوزعەوە هەسیان بەو هەڕەشە و گوڕەشەوە کە ئەیکەن بتوانن ئیمتیازێکی زیاتر لەو یەکەکەیان وەرگرن ئەساسەکەی ئەمەیە ئەوە نییە من بڵێم بە هیچ عنوان شەڕ نابێ وەلێ احتماڵی زۆر زۆر کەمە کە شەڕ ببێ بە بۆنەی ئەوە کە ئەو احتمالە زەعیفشە بۆیە ناڵێم 100% ئەو احتمالە زەعیفیشە بە بۆنەی وەضعیەتی ئابووری و سیاسی تەواوی کاپیتالیسم و سەرمایەداریە لە دنیا وەضعیەتێکی زۆر ناهەنجار و خراپیان بەبەر هێناوە کە بەشەریەت بە تەنگ هاتووە بەدەستیان و